پرۆسەی لەغزش و ئاشنایی لەگەڵ هەنگاوەکانی لەغزش چییە و چۆن ڕوودەدات؟ لەغزش بە مانای دەستپێکردنەوەی دووبارەی بەکارهێنانی هەر جۆرە ماددە هۆشبەرێکە کە بە شێوە جۆرا و جۆرەکانەوە ڕوودەدات. زۆربەی ئەو کەسانەی کە بۆ وازهێنان لە ئێحتیات دەچن ناوەندە تایبەتمەندیەکانی و تایبەتمەندیەکانی وازهێنان لە ئێحتیات و دوای ئەوە کە لەو ناوەندانە دەردەچن لەگەڵ مەترسیکی جددی ڕوبەڕوو دەبنەوە و بۆ جارێکی تر دووبارە دەکەونە ناوداوی ئێحتیات و ئەم جارە خراپتر لە جاری پێش و گیرودە دەبنەوە. بۆ بەرگریکردن لە لەغزش ئەوەی کە گرینگە ناسینی ڕێگا چارەکانی دووری لە لەغزشە. لەغزشیش بۆ خۆی پرۆسەیەکە بەر لەوەی دووبارە ماددە هۆشبەرەکان بەکاربهێنرێتەوە دەست پێ دەکات. لە زۆربەی لەو کاتانە لەغزش دەتوانێت لە شتێکی ئاسایی و یان ڕەواڵەتێکی نابەجێ ڕوو بدات، وەک ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسانی گیرودەبوو، درێکی بچووک و بە ڕەواڵەت دواکەوتوو، تووڕەبوونێکی زۆر، برسیەتی زۆر و یان ماندووی بوون. بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش. من بێهرۆز لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ژیانەوە. ئەمڕۆ چوارشەممە 9 خەرمانانی ساڵی 1401 هەتاوی ڕێکەوتە لەگەڵ 31 ئاگۆستی 2022 زاینی. ئازیزان، لە بەرنامەی ژیانەوە هەوڵەکەمان ئەوەیە کە هاندەری ئەو کەسانە بین کە مەیل و بۆچوونیان هەیە بۆ وازهێنان لە ئێحتیات. هەر بەم بۆنەوە داوامان کردووە لە هاوڕێگەلاوێژی ڕستەمی بێت و وەڵامی چەند بابەت و پرسیارمان بداتەوە. هاوڕێگەلاوێژ بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئێوە هاوکارانی خۆشەویست و هەروە بۆ بینەرانی ئازیزی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خەزمەتتان سپاستان دەکەم. بەڵێ پێشترش پێم وابێ من تا ئەندازەیەک معرفی کراوم لەو بەرنامەیەدا. من گەلاوێژ ڕۆستەمی ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها من ماوەی چەندین ساڵە لە سوێد دەژیم. بەهۆی ئەو مۆشکلاتێکە لە ئێران هەیە بەتایبەت مۆشکلەی ئێحتیات لە سوێد هەستم بەوە کرد کە من دەبێ ڕشتەیەک بخێنم کە بتوانم لەسەر ئەو یعنی کێشەی ئێحتیات کە ماڵوێرانکەرەوە گیان و ژیانی میلیۆنها ئینسانی لە دنیا بە تایبەتی لە ئێران خستۆتە خەتەر، من دەبێ ڕشتەیەک بخێنم. بۆیە هەر ئەو ڕشتەیەم هەڵبژارد و تا ڕوتبەی کارشناسی کاروباری کۆمەڵایەتی و مشکلاتی کۆمەڵایەتی دەرسم خوێندووە. ماوەی چەندین ساڵ لە شوێنێک کە پێ دەڵێن شوێنی بازپەروەری محتادان ماوەی چەند ساڵ کارم کرد و لە کارەکەشدا تەجروبەی زۆرم کەسب کە بەڕاستی. ئینسان هەتا کار نەکە نێتە نێو ئەو دنیای واقعی مەینەت و موسیبەتی ئێحتیات دەگەڵ خەڵکیاوە ڕوبەڕوو نەبێت دەگەڵان کارنەکەی، یعنی بە ئۆمقی فاجعەکەی ئاگا نابی، نازانی کە چەندە کوشندەیە، نازانی کە چەندە ئازاردەهەندەیە، نازانی کە چه موسیبەتێکی ماڵوێرانکەرە. و بالاخره منش لەو ڕشتەیەدا کارم کردو و بە پێ زەرورەتێکە ئێستا لە ئێران هەیەی بەداخەوە خەڵکێکی زۆر جیرۆدەی ئێحتیاج بوونە. ئێمە بەو زەرورەتە گەیشتین کە لە کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە کاناڵی بەرنامەی ژیانەوە دەگەڵ بینەرانی خۆشەویست بدوین و بتوانین تەجاروبەکانی دنیا، یعنی ئەزمونەکانی دنیا ئەوە هەروەها بژۆزینەوە بۆ ناو خەڵک، بۆ کە خەڵک ئاگا بێتەوە دەرسی لێوە بگرێن، بۆ کە بتوانین حەدیقەل لانی کەم ئەگەر نەتوانین کێشەی ئێحتیات بە تەواوی کەم بکەینەوە، حەدیقەل تۆزێک لە ئازارەکانی کەم بکەینەوە، تۆزێک یارمەتی ئەو قوربانیانی ئێحتیات بدەین و هەروەها خانەوادەکانیشان کە پیانەوە گرفتارن. زۆر سپاس هاوڕێگەلاوێژ. بەڕاستی بۆیە ئەم پرسیارمە کرد، خۆ بە دیارە بینەرانیش بەباشی ئەتناسن. مەبەستم ئەوە بوو کە ئەم بەرنمەیە تایبەتمەندی خۆی هەیەی لەسەر لەغزش کە بەواتەی تر ئەڵێت نائاگاهی خۆی سەعادەتێکە کە کاتێک ئینسانێک ئاگاه ئەبێتەوە لەسەر شتێک بەس دەردی زۆرترێکە.
ئەمیشە خۆ لە مەوریدی کەسانی کە مادە هۆشبەر بەکاردێنن شتێکی ڕاستەقینەیە کەسانی کە ئاگاه ئەبنەوە لە ئەوەی بەرنمەیەکی ئجگار زۆر کە ئاحتیاج چەتوانێت چە بەڵایەک بەسەر کەسێکا بێرێ کە دوایەوە پاک دەبنەوە کە دوایە واز دەهێنن لە مادە مخەدر و نازانم باقی مادەکانی کە بەڕاستی ناوی هۆشبەرە کە ئانێک ئاگاه ئەبنەوە دووبارە دەست دەکەنەوە بە بەکارهێنانی مادە هۆشبەر ئەم جار شتێکی عەزاباوەر و دەرداوەرە بەڕاستی بۆیە مەبەستم ئەوە بوو لەو پرسیارە لە پرسیاری کە خۆتم وتم خۆتان بناسیێنن دیارە لەم زەمینەیە کارت کردووە و تەجاربێکی باشت بەدەست هێناوە هاوڕێ گەلاوێژ پرسیاری یەکەم ئەوەیە هۆکارەکانی لەغزش چییە؟ ئێمە لە دوو بەرنامەی پێشووی بەرنامەی ژیانەوە بەرنمەیەکی تایبەتیمان بوو لەسەر هۆکارەکانی ئیحتیات مادام کە ئێمە هۆکارەکانی ئیحتیات نەناسین و ئاگاه نەبین بەسەر هۆکارەکانی ناتوانین ڕێگاکارەکانیشی بدۆزینەوە حتا ئەو کاتێکە کەسێک تەسمیم دەگرێت کە ئیرادە دەکات کە تەرکی ئیحتیات بکە دەبێ ئەوەڵ ئاشنا بێ باوەکە بۆ پەنایبر بۆ ئیحتیات بۆ مەسرەفی مەوادی مخەدر دیارە دەلایلەکان دەتوانێت زۆر بێ لە لای هەموو کەس وەکو یەک نەبێ بەڵام نەتیجەکەی بۆ هەمان وەکو یەکە هەمویان تووشی ئیحتیات دەبن هەمووشمان دەزانین کە ئیحتیات بۆ خۆی نۆعێک نەخۆشیە بۆیە پێداڵن نەخۆشی ئیحتیات یعنی قوربانیانی ئیحتیات تووشی نەخۆشیە بوونە کە لە ئەسەری مەسرەفی مەوادی مخەدر یعنی تەسیری داناوەتە سەر فکر و سەر ڕەفتار و سەر مەغز و سەر ئیحساسی ئەوانە کە یعنی بۆتە مادە هۆشبەرەکان تەسمیم بۆ ئەو کەسە دەگرن ئەو کەسە بۆ خۆی ناتوانێت تەسمیمێکی دروست و حیسابی بگرێ چۆن بۆ خۆی کۆنتترۆڵی ژیانی خۆی و هەروە کۆنتترۆڵی مەسرەفی مەوادی مخەدری لەدەست داوە بەڵکو بە پێچەوانە ئەوە مەوادی مخەدرەکە ژیانی ئەو هەڵدە سوورێنی کۆنتترۆڵی دەکا ساعت و کاتی بۆ دیاری دەکا کە مەسەرەن چەندە مەسرفکە چۆن مەسرفکە هەروە زیاتریشی بکە کەوابوو خودی ئیحتیات بۆ خۆی نەخۆشیەکە ئەمە یەکێک لە هۆکارەکانی دیکە ئەگەر کەسێک کە تەرکی ئیحتیادیش دەکا بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی کە ئەوەیەکە یعنی لەباری ئیحساسیەوە لەباری ئیحساسیەوە نەخۆشە لەباری ئیحساسیەوە ئیسترابی هەیە بێقەرارە نیگەرانە لەبای عاتفیەوە بۆی سەخت دەکە رابطەی دەوروبەری تەنزیم بکە یا رابطەی لەگەڵ خانەوادەی تەنزیم بکە چون ناتوانێت تەسلیمی دروست بگرێ بۆیە ناتوانێت تەسلیمی دروست بگرێ لەباری ئەحساسشەوە هەمیشە نیگەرانە پەرێشانە ئەفسۆردەیە خودی ئەفسۆردەگەیش یەکێک لە ئەوارزی ئیحتیادا و یەکێک لە هۆکارەکانی لەغزش ئەوەیە بەبێەوەیکە ئەو کەسێک کە تەرکی ئیحتیادی کردووە بەبێەوە کە دووبارە مەواد مەسرف کاتەوە لە ڕووی ئەحساسەوە دووبارە لازشی پیدا کردووە یعنی ئەحساسەکانی هەمان ئەحساسی دەورانی ئیحتیادن کە مەوادی مەسرف کردووە ئەو وەختە کە باسمان کرد لە چەندی بەرنامەی جۆراجۆکە هۆکارەکان زۆر ینی وەسیعن یەک بە خاتری بێکاری یەک بە خاتری وەکە مشکلاتی خانەوادە یەک بە خاتری تەلاق یەک بە خاتری ینی لەباری ماڵیەوە وەشکە بۆ قەرزدارە یا نانی ناتوانێت ژیانی ڕۆژانە و منداڵەکانی تامیم کە منداڵەکانی ناتوانێت بنێرێ بۆ مەدرسە یا رابطەیەکی عشقی نامۆفەقی هەبووە یان نەیتوانیوە مەسەن بە عشقەکەی خۆی بگە 1001 هۆکاری هەیە کەسێک کە تەرکی ئیحتیادیش دەکا ینی دەتوانێت لەباری ئەحساسیەوە بەتایبەت ئەو دەورانی ئەوەڵ ینی ئەو هەفتەی ئەوەڵ دەتوانێت لەباری ئەحساسیەوە بگەڕێتەوە هەمان دەورانی کە مەوادی مەسرف کردووە جاروبارە ڕەنگە بۆ خۆی لەباری ئەحساسیەوە بژڵێ ئەو وەختە چ باش بکە مەوادە مەسرف دەکریتر دەگەڵ مشکلات کەنار دەهاتم بلاخرە
چاوم لیان بەس بوو ئاگام لێ نەبوو ئێستا کە مەسەن وەهۆش هاتوومەتەوە ئێستا کە مەسەن تەرکی مەسرەفی مەوادم کردووە بلاخەرە دووبارە کاسە هەمان کاس و ئاش هەمان ئاش مشکلات هەمان مشکلات بەبێەوە کە هیچ مشکلاتێک هەلبێ دەبی ینی ئەمانەت ئەم قوربانیە دەخەنە ژێر گۆشارەوە جا بۆیە مثلا ئەو احساسات دەتوانێت مەسەن هەفتەهات ئیدامەی هەبێ یان مانکە حتا دەتوانێت ساڵها ئیدامەی هەبێ هاوڕێک گەلاوێژ داوای لێبوو نەکەم ئێوە باسی ئەحساستان کرد زۆر کەسمان بینیوە کە کاتێ واز دێرن لە مادە هۆشبەرەکان بەس ئەو کارانەی کە لە دەورانی بەکارهێنانی ئەیان کرد لە کاتێکا کە وازیان هێناوە ئەینی هەر ئەو کارانە دووپات دەکەنەوە کەچی ئەبینیت هیچ مادەیەکیش بەکار ناهێنن بەڵام ئەو ڕەفتارە و ئەو هەڵسۆکەوتە هەر بەکار دێنەوە نیشانەکانی ئەوەی کە کەسێک ئەکەوێتە لەغزش نیشانەکانی کامانن بڵێ ئەمن ئێستا ینی باسیەوەم نەکرد بوو ینی یەک لەباری ئەحساسیەوە دەتوانێت دووبارە لەغزش پەیدا بکات لەباری فکرێەوە وەختی لەباری فکرێەوە کە مەسەڵەن ئینسانەکە فکری لەسەر مەواد بوو ڕەفتار و کرداریشی هەر ینی تاسیوە دەگەێت لە ئەفکاری مثلەن دووبارە ئرتباط بەرقەرار دەکاتەوە لەگەڵ ئەو کەسانێک کە مادەی مەوادی مەسرف کردووە یا ئرتباط دەگرێتەوە لەگەڵ لەو کەسانێک کە مەوادی لێکڕیوە یا لەو کۆڕ و کۆمەڵی کە مەسەن پێشتر مەسرفی کردووە لەباری فکرێەوە فکر لەوانە دەکاتەوە هەتاگە نەشتێ وەختی فکرێن لێ دەکاتەوە ئەگەر پێش بەو ئەفکاری نەگرێ قەتعەن ینی دووبارە دەکەوێتەوە هەمان نقطە هەمان جێگە کە مەسەن بەجێ هێشتووە کە وەختێ لەباری ئەحساسیەوە لەباری فکرێەوە ڕەفتاریەوە تووشی لەغزش بوو ئەم جارەکانە ئیتر لەباری جسمیەوە پەنادەبە بۆ مەسرفی دووبارەی مەوادی مخدر کە کەوابوو هۆکارەکانی ئەحساسیە فکریە ڕەفتاریە کرداریە نەتیجەتەنش دووبارە هەڵگرتنەوەی مەوادە دووبارە مەسرفکردنەوەی مەوادە ئەواملەکان یعنی شاخصەکانی نیشانەکانی کەسێک کە لەغزش پەیدا دەکات ئەو کەسانە کولەن بە ژیانیان بە ژیانی ڕۆژمەڕەیان بە دەوروبەریان بە خانەوادەیان بە کاروباریان بە وەزایفێک کە لەسەر شانیانە یا مەسەن بۆیان دیاریکردن یا دەیە بۆ خۆی ئەنجامدا بێتەفاوت دەبن زۆر بێحەوسەلەن ئەوە شاخصی لەغزشە ئەگەر مەسەڵەن پێشتر وەختێک کە تەرکی احتیادی کردووە لایەن بنکەکانی تەرکی احتیادەوە مەسەڵەن چوو بۆ جەلەسا لەگەڵ کەسانێک کە ئەزمموی تەرکی احتیادیان هەیە بەسەن تەماسی هەبووە یا دەگەڵ مشاور تەماسی بووە یا جەلەسەی بووە بێتەفاوت دەبێت بە هەموویەوانە ئەمەش شاخصێکی دیکەی کە ئەوەیە کە یان وەختێ بێتەفاوتە بە یعنی تەرکی احتیاد بە بێهبوودی وەزیەتی خۆی بە ئاڵوگۆڕشی بنەڕەتی لە وەزیەتی خۆی ئەمانە هەموو ئەوە نیشان دەدا ئەوە بەیەمەدەڵەکە ئەم کەسە دووبارە لەغزشی پەیداکردەوە بۆیە بۆ خانەوادەکانی زۆر مهمە وەختێ دەبینن ئەزیزیەکان یا ئۆزێکی خانەوادەیان کە تەرکی مادە هۆشبەرەکانی کردووە وەختی بێتەفاوتە بە هەموو شتێک دووبارە هەر تووڕەیە هەر ئەسەبیە یا زۆر دەخەوێ یا زۆر کار دەکا یا ئەسەن یا کەم دەخەوێ هەمووی ئەوانە یا پڕخوری دەکا هەمووی ئەوانە ئەلایمێکە کە نۆرمال نییە یعنی بە شێوەی ئاسایی کەسێک کە مەواد مەسرف ناکە ئەو ڕەفتارانی نییە ئەو شاخصانی نییە بەڵام ئەمانە هەموو نیشاندەری ئەوەن کە بەسەر دووبارە ئەو کەسە لەغزشی پەیدا کردەوە بینەرانی ئەزیز داوای لێبوردنەکەین پەیوەندیمان لەگەڵ هاوڕێک گەلاوێژ بۆ چرکە ساتێک قەت بوو دیسانەوە پەیوەندیمان لەگەڵا کرد هاوڕێک گەلاوێژگیان داوای لێبوردەکەین فەرموو تکایە
من لەوێ باسی ئەوم دەکە کە بێبەرنامەگی و هەروەها پەرێشانی و بێنەزمی لە ژیاندا پڕخوری یا پڕخەوی یا پڕکاری هەمووی ئەوانەکە بە حدێک کە مەسەرەن یعنی ژیانی ڕۆژمەڕی خۆیان لەبیر دەچێتەوە ڕابطە لەگە خانەوادەیان ئەگە منداڵان هەبێت لەگە منداڵان لەبیر دەچێتەوە ئەوانە هەموو نیشان دەدەکە مەسەن ئەمە دووبارە لەغزشی پیدا کردێتەوە یا جەلساتێکیان هەبێ یا دەبی تەماس بکەن لەگەڵ مشاوریان یا مثل کەسانێک ببینن کە خۆبەخشانە کار دەکەن بۆ لای ئەوان لە تەزاروبی ئەوان کەڵەوە بگرن یا کارێکی سالم بکەن کارێککە مەسەرەن وەک وەزایفێک کە پیانس بێدراوە بێت تەفاوت بە ئەمانە دووبارە نیشان دەدەکە ئەمە لەغزشی پیدا کرد بۆ زۆر مهمە بۆ خانەوادە بۆ دەوروبەر کە ئەم شاخصانە بناسن کەسێک کە تەرکی احتیاجی کردووە ئەگەر ئەو وەزیێتە لە خۆ نیشاندا بێت تەفاوت و بە ژیانی بێحوسەلە بوو تووڕە بوو یا زۆر لە خۆبایی بوو مثلا هیچی لە ژیاندا بۆ مهم نەبوو دەوروبەری بۆ مهم نەبوو ئەمە هەمان ڕفتاری دووبارەی وەکو مەصرفی احتیاجەکە لەغزشی پیدا کردەوە هەورێکە لاوێژ کەسێک کە تووشی لەغزش دەبێت خۆ دیارە تووڕەز هەم بەدەست خۆیەوە هەم بەدەست شاید خەتاکە خاتە مل کەسێکا کە بگرە مقەسری ئەو بووە تەقسیری ئەو بووە ئەو وایکە کە من کەومە و پیا خولاسە تووڕەیەکەیشی 100 قات زیاتر لە پێشوەترێکەکە مەصرفی کردووە خەتەرەکانی لەغزش چۆن پێناسە دەکەن خەتەرەکانی ئەوەیە کە بەڕاستیە و کەسانێکە دووبارە یعنی دەکەونە ئەو حاڵەتی دیفاعی ئەو حاڵەتی ئینکار ئەو حاڵەتی کە مثلا تەقسیرەکەی بخەنە سەر دیگەران مثلا کارەکەم بۆ جێبەجێ نەبوو یا مثلا فلانە کەسە محبەتی پێ نەکردم کە گەرچی ئەمانش تاسیری هەیە دەوروبەرتە تاسیری هەیە کۆمەلگا تاسیری هەیە بنەماڵە تاسیری هەیە ئەمانە هەموو تاسیری هەیە بەڵام ئەمە نابێت نابێت ببێت بە بەهانەیەکە کە تەرکی احتیاجی کردووە ئەمە بڵێ ئێوە وان بۆ یانبژ ناسارم مثلا بەخەرە هەر تەسمیمی خۆی دەگرێ و دووبارە دەست دەکاتەوە بە مەصرفی موادی مخدر ئەوە زۆر مهمە بۆ کەسانێک کە تەرکی احتیاج دەکەن یا بۆ کەسانێک لە دەوروبەری ئەوانن کە واقعا نەخۆشی احتیاج نەخۆشیەکی مۆزمنە نەخۆشیێکی مەرموزە نەخۆشیێکی زۆر پیچیدەیە ئاوە سادە نییە کە مەسان بڵێ یەک دەفعە ئەگەر لە سەوزدایی کرد مەسەن ماوەیە کە تەرکی احتیاجی کرد ئێدی تازە چێشەی احتیاج هەل بوو و دەبێت ئینتزارات لەو کەسا وەکو کەسێ بێت کە ئەسەر مەوادی مەصرف نەکردووە ناوانە ئەم نەخۆشی احتیاج یعنی تا ئەو بەشەرە زیندووە یعنی دەگاڵی دەژین بۆیە کەسانێک کە تەرکی احتیاجیان کردووە نەجارێک و نەدووزار دەیان زار بگرە 15 20 زاریش دووبارە لەغزشیان پیدا کردەوە بەڵام مادام کە ئیرادەیان کردوێت ئەمادام کە تەسلیمان گرتووە کە دەبێت تەرکی بکەن دووبارە بەخەرە موفق بوونەتەوە بۆیە لەغزشش بەمانەی ئەوە نەیتر بازێک بۆ چوونی خراپیش هەیە لە نێو کۆمەلگادا کە کەسێک لەغزشی پیدا کرد دووبارە موادی مەصرف کرد ئەوە تازە ئەو کەسە چانابێ ئەو تازە هەر بەو دەردەیەوە دەی بمرێ ئەوە نابێتە ئینسان بۆ ئەمە یعنی ناتوانێت تەرکی بکە ئەمانە بۆ چونهایەکی زۆر غەڵەتن لەغزشش بەشێک لە ینی بێبوودا بەشێک لە دەرمانە بەشێک لە ینی تەرکی احتیاجدا کە لە مەسیری تەرکی احتیاج دەتوانێت لەغزش پیدا بکەن بۆیە کەسێک ئەوە زۆر مهمەکە ئەمانە بزانێت کە ینی خەتەری لەغزش هەیە خەتەری دووبارە مەصرفکردنەوەی مەواد هەیە حتا گە مەوادیش مەصرف نەکە لەباری ڕەفتاریەوە لەباری احساسیەوە لەباری ئەخلاقیەوە لەباری فکریەوە هەر ڕەفتارهایەکی احتیاج وەکو محتاجی هەیە کە ئەگە ئاگابین بەرەوانە ئەو خەتەرانە بناسین بربەرەکانش لەگەڵەوانە ینی حەلکردنی ئەوانە دیارە تااقەتی زۆری دەوێت بۆ هەم بۆ کەسێک کە تەرکی احتیاج دەکە هەم بۆ دەوروبەرەکەی دەوێت بە سەبر و حوسەلەیەکی یەکجار زۆرەوە دەگەڵی هەڵس و کەوتکەن تەشویقی کەن کە دەست لە ڕەفتارانەی هەڵبگرێ و لە جێگای ئەوە بە قسەش جێبەجێ نابێ ناوی مثلا زەنیشی کە مثلا کەسێکگە شۆکەی مثلا تەرکی تەرک کەژنەکەی بەڵگە تۆ تەرک نەکەیتە منەوە لە ماڵ دەسمە دەرێ ئەمە هیچ کۆمەگێک ناکە زۆر خەتەرە
وەکو دەستی بگرێ یارمەتی بکە بڵێ تۆ دەتوانیت دەرکی بکەیت مش لە پاڵ ڕاوەست لە پشت ڕاوەستاوم یارمەتیت دەکەم بەرنامەی بۆ دابنێن بەرنامەهای تەفریحی بەرنامەهایی کە مەسەن بتوانێت لە باری فیزیکیەوە مەسەن کۆمەکی بکە خەوی تەنزیم بیە خۆراکی تەنزیم بێ بێداشتی مرتب بێ هەمووی ئەوانە دەتوانێت سەر زیندگی و شادابی بۆ بگەڕێنەوە و ئەوە زۆر مهمە کە کەسێک لە خانەوادەدا یان دۆست و ڕەفیقدا کەسێک وجودی هەبێت کە ئەو کەسێک کە لەغزش پیدا دەکە یعنی بتوانێت احتمالی پێ بکە و لە ئەحساساتی خۆی کەەوە کە بە تەمایە لەغزش پیدا بکە یا دووبارە لەغزشی کردووە لەگەڵی مەترە بکە ئەمە زۆر زۆر مهمە یعنی خەتەریەوە هەیە کە ئەمانە دووبارە تووشی ئەفسۆردگی بن تووشی تەنیایی بن بترسن لەوە کە باسی مشکلەکەیان بکەن ئینکار بکەن ئینکار خەتەرێکی زۆر گەورەیە کە هەمیشە لەگەڵاندا تادیدان دەکەن بۆیە ئاگاهی بەسەرەوانە دەتوانێت ینی میزانی ئەو خەتەراتە کەم کاتەوە احتمالی ئەو کەسە بەدەست بێنن یارمەتی بکەن لە باتی سەرزەنیشی بکەن کۆمەگی بکەن کە دووبارە بەرنامەی بێهبودی خۆی ینی باسپەروەری خۆی دەرمانی خۆی دەست پێ بکاتەوە و ئینتزاریشان نەبێت کە خۆی بە تەنیا دەتوانێت و کارە بکەن ناقەت ئەن پێویستی بە پزیشکە بە ڕەواشناسە بە مشاورە بە کەسانی کە پێشتر تەجروبەی ئەویان هەبووە یان پێویستی بە یارمەتی و پاڵپشتی خانەوادەیە کە بە یارمەتی جەمی ئەوانە دەتوانێت لەسەر ینی دوو ئەو مەرحەلەی کە پێداڵن لەغزش کە وەسواس دەبێت کە مەسەڵەن یان ڕەفتاری هانی دەدەکە دووبارە مەواد مەسرف کاتەوە دەتوانێت خەتەراتە کەم کاتەوە زۆر باشە بە جوانی ئاماژەت پێکرد ئەوەی کە کەسێک کە تووشی لەغزش دەبێتەوە هەر بازن دیسان چەندین جار تووشی لەغزش دەبێت زۆر کەس کە لەگەڵ یا قسە دەکەیت تووشی لەغزش بۆ ئەڵێ من چەندین جار کەوتۆمەسەوە بە مەسرفی مەوادە بەو معنایەژێ چەند جار کەوتم یعنی هەر جارێکە ئێرادە بکەم ئەتوانم یعنی چاو لە ئەوە ئەکات کە چەند جار توانیمە لای ببات بەڵام چاو لەوە ناکات کە چە بەڵایکی بەسەر خۆیان هێناوە ئەو کەسانەی کە دەیانەوێت تەرکی ئاحتیات بکەن چۆن دەتوانن خۆیان لە مەترسی لەغزشی دووبارە بپارێزن ئەمەش خەتەرێکی دیکەیە کە بەڕاستی ئەو کەسانی کە تەرکی احتیات دەکەن مثلا بەرگ لە خۆبایی دەبن پیان وایە کە ئیتر وەختی ئەوان توانیویانە هێرۆئین تەرکەن ماری جوانە چییە ماری جوانەش دەتوانێت تەرکە یعنی ئەمە بۆ خۆی خەتەرێکە ئەوە ینی ڕەفتارێکی غەڵەتە بۆ چوونک و بینیشتێکی غەڵەتە کە دووبارە ینی ڕێگا خۆش دەکاتەوە کە ئەم کەسە ئەگەر هێرۆینی تەرک کردووە پەنابەری بۆ ماری جوانە ئەگە ماری جوانەی تەرک کردووە پەنابەری بۆ ئەڵکۆڵ زۆر کەس مەسەن بووە کە دوای تەرکی مەوادی مخدر مەسەن دەڵێ من ئەوەندە قەوی بوو ئەوەم تەرک کردووە مەشروب چییە ئەلکۆڵ چییە ئەلکۆڵ توانم تەرکەم دەست دەکە بە مەصرفی ئەلکۆڵ و بێخەبەر لەوەی کە کەسێک کە احتیادی هەبووە مادام و عمر نابی دەمدان لە ئەلکۆڵ مادام و عمر نابی دەست پەنابەری بۆ هیچ مەوادێکی دیکە چۆن هەر کام لە مەوادانە دیکە بە ئەندازەی هەمان مادە خەتەرەی کە پێشتر مەصرفی کردو و ژیانی تێدا لەدەستداوە و سەروەت و سامانی لەدەستداوە و حیسیەت و ڕابطەی ئیجتماعی و کار و دەرامەد و هەموو شتێکی لەدەستداوە ئەمانی تریش هەروەکو ئەوون هیچ هەرق ناکە بەڵام ئەوە نوعی خۆفریویە نوعی ئینکارە نوعێک لە خۆبایی بوونە دەڵێ ئیتر من هەر وەخت ئیرادە بکەم دەتوانم تەرکی بکەم قەی ناکە بزان ئەم ڕەفیقەکان بەرنامەیەکیان هەیە داوەتێکیان کردووە کە مثلا بچن پیکێک بخۆنەوە مەسەڵەن ئەلکۆڵ مەصرفکەن یا مادەیەکی دیکە بکێشن یعنی ئەو کەسێک کە تەرکی کردووە دەی متەوەجێ و خەتەرە بێ ئەو خەتەرە مادام عمر دەگەڵیتی و نابێ مادام عمر دەست بداتەوە مەوادی مخدر یان مەصرفی ئەلکۆڵ چون دووبارە مەصرفکردنی ئەوانە هەمان بەڵای بەسەرێنیتەوە کە پێشتر بەسەری هێناوە ئەمانە هەموو خەتەراتێکن کە دایم لەگەڵیانە یەک ڕۆژەش ئینسان تووشی لەغزش نابێت یعنی ئەوە پرۆسەیەکە لەباری ئەحساسیەوە لەباری فکرێەوە لەباری ڕەفتارەوە لەغزش پەیداکە دوایە دەبێتە لەباری
جسمیەوە یان مثلا دووبارە مەواد مەسرە دەکاتەوە بۆیە زۆر گرنگە کە کەسێک کە تەرکی کردووە قەتعەن ناوی دەست بۆ هیچ مەوادێک بەرێ ئەو کەسانێک کە پێشتر مەوادی دەگەڵ مەسرف کردوونە نابی ارتباطیان لەگەڵ بگرێ ئەو شۆنانەی کە پێشتر کە مەوادی لێ تەهیە کردو لێی کڕیون نابی لەگەڵەوانە ارتباط بگرێ و خانەوادەکانیشیان زۆر وشیارن لە بابەتەوە کۆمەکیان بکەن کە ئیتر نەچن بۆ محیتی ئاوا یعنی لەو محیتانە دووریان کەنەوە بیبن بۆ مەکانێک و محیتێک و جەمعێکی سالم کە بتوانن یارمەتی بدەن چون کەسێک کە تووشی وەسوەسە دەبێ یعنی هەر لەو حاڵەتدا کە تووشی وەسوەسەیە ئەگەر زەمینەکەی مناسب بێت مثلا دووبارە دەگەڵ ڕەفیقی ناباب بێ دەگەڵ ئەو کەسانی پێشتر ارتباطی هەبێ فۆری تێدەکەوێتەوە بەڵام ئەگەر تووشی وەسوەسەش بێت لە محیتێکی سالم بێ خەریکی مثلا ئامۆژگاری بێ یا کارێکی مفید بێ خانەوادەی لە دەوروبەری بێ ئێساسی تەنیایی نەکە لەباری عاتفیەوە تامین بێ محبەتی پێ بکەن ینی احترامی بۆ دابنێن تەوەجوی پێ بکەن و بزانێت کە بۆ خانەوادەی بۆ دەوروبەرەکەی چەندە ئەرزشی هەیە ئەو وەزوەسەیە زوو بەسەرچێ بۆیە وەزوەسە یەکێک لە خەتەراتی دائمی ئەو کەسانەیە کە تەرکی احتیاط دەکەن یا هەند زۆر تووشی وەزوەسە دەبن بۆیە زۆر مهمە کە ئاگا بن بەسەر وەزوەسەدا ئەگەر لە محیتێکی نالەبارن کە خەتەری هەیە بۆیان فۆری لە محیتە دوورکەونەوە فۆری دەگەڵ چەک تەماس بگرن ئەگەر بۆ خۆشی نەتوانێت دوورکەوێتەوە زەنگ بدە بۆ دۆستێکی بۆ خانەوادەی بڵێ وەرە من لێرە دوورکەوە ئەم تووشی مشکلە دەبن ئەمانە ینی حرکاتێکن کارهایەکی بەزاهیر زۆر چووکە بە نەزەر دەگا بەڵام لەباری ئەمەلیەوە دەتوانێت زۆر مهم بێ ئەگەر تێبکەوێتەوە دووبارە ژیان و خانەوادەی و ئاندەی وێران دەبێ ئەگەر دوورکەوێتەوە دەست نەباتەوە دووبارە تووشی تەسلیمی وەزوەسەی نەبێ ئەو وەزوەسەیەش وتمان کە کەسێک کە مەوادی مەسرف کردووە لەباری فکرێەوە سالم نییە لەباری مەغزیەوە داغانە ئەمە نەخۆشی احتیان لە تەسلیمی بۆ دەگرێن بۆ خۆی هەرگیز بە تەنیا ناتوانێت تەسلیمێکی درست و حسابی بگرێ بۆ خۆی هەرچەند قاتعیش بێ بە تەنیا ناتوانێت موفق بێ بۆیە ئەمانە زۆر گرنگن ئەم ناسینی ئەمانە ئاگایی بەسەر ئەو وەزیەتە وەزوەسە شەرایط محیط دەوروبەر خانەوادە بۆەوە کە بتوانن یارمەتی ئەو ئازیزانە بکەن کە لە شەرایطێکدا تووشی وەزوەسە بوونە دووبارە پەنا نەبنەوە بۆ ئەوانی زۆر مهمە متەوەجێەوە بن کە تەنیا خۆیان ناتوانن موفق بن بۆی داوای یارمەتی بکەن احتیمات بە خانەوادەیان بکەن احتیمات بەو کەسانێکن کە پێشتر تەجروبەیان هەیە یارمەتی کەسانی دیکە دەکەن جەلەساتەکان مرتب بچن ئەگەر مشاورەی تەلەفۆنی هەیە قەتعەن چاپۆشیلیان نەکەن ینی مرتب چێ بۆ لای مشاورەکەی تەوەجو بکە بە خۆراک و بە خەو و بە وەزایفی ڕۆژمەرە تەوەجو بکە بە خانەوادەکەی ئەمانە دەتوانێت تا ئەندازەیەک لە ینی لە خەتەراتی توژبوون بە وەزوەسە و لەغزش کەم کاتەوە. زۆر سپاس بینەرانی خۆشەویست دوای ناوبڕێکەوە تینەوە خزمەتە. بینەرانی خۆشەویست زۆر خۆشحاڵین تا ئەم کاتە لەگەڵمان بوون بۆ درێژەی بەرنامەکان پێمان خۆشە دیسان لەگەڵمان بن. هەوڕێگە لاوێژ ئێوە زۆر باسی یارمەتیدانی کۆمەڵگا و بنەماڵە و نازانم کەسانی کە لە دەوروبەری معتادەکانن زۆر کەس هەن کە لە دەوروبەری معتادە وەکو هاوسە وەکو نازانم باوکو دایک وەکو ئەوڵاو ئەمانە زۆر سەرکوت ئەکەن کەسانێک کە دوارە تووشی لەغزش بوون لەغزشێکی ئەم جاریان کە لەغزش کە ناوی ئەبەی خۆ دیارە لەغزش بە معنای ئەوەسە کە زۆرتر خراپتر چەقینە سەر ناو ئەو مەینەچە. ئەرک و وەزیفەی بنەماڵە و کۆمەڵگا لە ئاستی ئەم
عفوکە لە ئاستی ئەو کەسانی کە خەریکن تەرکی ئەتیا دەکەن یان کردویانە چییە؟ دەور و نەخشی ئەوان چۆن هەڵدەسەنگێننەوە؟ لە ڕاستیدا پێشتر کەم تا کورتێک ئاماژەم پێکرد کە دەور و نەخشی خانەوادە و کۆمەلگا هەروەکو پێشتر لە باسی هۆکارەکانی احتیاجمان کرد دەتوانێت تاسیری منفیان هەبێ، دەتوانێت هاندەر بێ کە مەسەڵەن کەسێک کە محەلی پێ بکرێ، بێکار بێ، فەقیر بێ، نەدار بێ، مەسەڵەن تووشی بێئەحترامی بێ، تووشی کێشە بێ لە نێو خانەوادەدا، ینی محیتێکی نائارامی بێ، تەمین نەبێ لەباری ماڵیەوە، هەژاری مثلا فشاری بۆ بێنێ، ژیانی تەباکرد بێ، هەموو ئەوانە دەتوانن هۆکار بن. ئەو هۆکارانەش دیارە هیچ خانەوادەیەک پێخۆش نییە کە عەزیزێکی تووشی مەسرفی محتاج بێ تووشی ئەو بەڵام ماڵوێرانکەرە بێ. بەڵام بەهۆی نائاگاهیەوە، بەهۆی ئەوەی کە نازانن چۆن هەڵسوکەوت بکەن لەگەڵ تەرەفیان، بەهۆی ئەوەی کە زیاتیەوەی کە هاوفکری بکەن یان داوای یارمەتی لە یەکتر بکەن بۆ حەلی مشکلاتی خانەوادیان، ئەگەر ماڵیە، ئەگەر مەسەلەیەکی کێشەیەکی نەخۆشیە یا وەشکەسبوونە یا مەسەلەی جوداییە یا مەسەلەی سەرپەرستی منداڵە، چۆن بە یارمەتی یەکتر دەتوانن حەلی بکەن. بەداخەوە خەڵکی ئێران پێشتر باسمان کردەوە کە خەڵکی ئێران بەشێکی زۆریان 34% پێ ئاماری دەوڵەت خەڵکێکی تۆرە و تۆسنە، تەحملی یەکتر ناکە، لەگەڵ یەکتر بە تند و تیژی بەرخورد دەکەن، ینی جۆڕان ناگرن بۆ قسە یەکتر، داوای یارمەتی لە یەکتر ناکەن، پیان خۆشە کابرا بۆ خۆی سەرکەوێت تەرەفەکەی هەرچی بەڵایەکی بەسەری دێ بەسەر چاوپۆشی لێ دەکەن، بۆی مهم نییە. تازە ئەگەر بۆشی مهم نییە بگرێت گاهان غەدرش دەکەن و فشارشی بۆ دێنن کە فشار بۆ کەسە دێنن کە تا لە بەی پەرتگای مەرگ پاڵی پێوە دەنێن. ئەمانە زۆر تاسیران هەیە. هەروەها بەو ئەندازە کە پێشتر وەکو هۆکار تاسیران هەیە، بەو ئەندازەش لەوەی کە ئەوانە کە تەرکی احتیاج دەکەن پێویستیان بە یارمەتی و محبەتی خانەوادە هەیە، پێویستیان بەوەیە لە کۆمەلگا بە چاوێکی مثبەت چاویان لێ بکەن، ینی حرمەتیان نەشکێنن، احترامیان بگرن، ئەگەر بیان هەوێ مەسەڵەن لە جێگای خەرید بکەن تەفاوەتیان بۆ قایل نەبن، ینی بە حاڵەتێکی کە بۆیان مهم نەبێ و کەسە چیە من فڵانە کەسە کە محتاجە، نا بابە ئینسانە، ئەو کەسە ئەگەر محتاجش بێ هەر ئینسانە، هەمان احساسی هەیە، هەمان نیازی هەیە کە من و تۆ هەموو ئەوانی دیکە هەمانە. هەموو ئینسانێک احتیاجی بە تەوەجۆە، بە احترامە، بە محبەتە. ئەگەر زۆربەی لە کلیپەکان کە ئێمە چاوی لێ دەکەین، زۆربەی ئەو کەسانێک کە احتیاج مەسرف دەکەن غەیرە زەوەی کە نەخۆشی احتیاج ژیانی پێتاڵ کردوونە، تەنیاییش هێندەی دیکە ینی بارگرانەی خسەتە سەرشانیان و فشاریان بۆ دێنێکە کە زۆرتر مەوان مەسرفکە. ئەم تەنیایە لە چۆ ڕاودێ؟ ئەم تەنیایە بێگومان دەور و نەخشی بنەماڵە و کۆمەلگا زۆر تاسیری هەیە کە ئەم کەسانە نابی بێڵن تاک بکەونەوە. ئەم کەسانە دەبی تەوەجۆیان پێ بکرێ، دەبی حرمەت و کەرامەتیان ڕابژیرێ و بگرە یارمەتیان بکەن کە بیان ناسیێن بە ناوەندەکانی تەرکی احتیاج و هەروەها بتوانن ئەتا بە ماشینی خۆیان بیبن بۆ شوێنە معرفی بکەن، یارمەتی بکەن، محبەتی پێ بکەن. بێگومان تاسیری مثبەتی زۆرە، بێگومان کۆمەکێکی زۆر دەکە کە بەشێکی زۆر لەوانە ئێحساسی سەرخوردەگی نەکەن، ئێحساس نەکەن کە سەربارن، ئێحساس نەکەن کە ئەوانە بۆ مردن چاکراون، ئێحساس بکەن کە ئینسانهایەکی مفیدن، دەتوانن خەڵک دەتوانێت خۆشیان بوێ، خانەوادە دەتوانێت متمانیان پێ بکە. ئەگەر ئەو ئێحساسیان تێدا بۆ وجود بێنی ئومیدی ژیانیان پێ بدەی، بێگومان زۆربەی هەرە زۆری ئەوانە دەتوان بگەڕێنەوە بەرەو ژیانێکی دووبارە بەبێ بەکارهێنانی مادە هۆشبەرەکە. زۆر سپاس. ترس، ئەمەوێت باسی ترس بکەین.
زۆر کەس لەوە ئەترسن کە ئەگەر تەرکی بکەن چه بەڵای بێتە سەریانە یا دووبارە کەونەوە بە بەکاری مەصرفی مەوادی مخدرە یا ترسی ئەوەی کە نەتوانن ئەو شتێکە خۆیان پێ بگەن، ترس لە خماری، ترس لە زۆر شتێک، بۆ ئەوەی کە ڕێگاکارەکانی بۆ ڕزگاری ئەو کەسانێکە خۆیان دەیان هەوێت تەرکی ئاحتیات بکەن بەبێ ئەوەی کە تووشی لەغزش ببن کامانن. بەڕاستی ترس ئەو ترسە هەمیشە هەیە، ترسی خماری، ترسی مەسەڵەن دەتوانێت خماری یا مەسەڵەن سەمزدایی کە پێی دەڵێن یعنی لە 5 ڕۆژ هەفتەیەک ئەو پەڕی ئەو کەسانی کە مەسە 30 ساڵ هێرۆینیان مەسرف کردەوە دەتوانێت تا مانگێک ئازاریان هەبێت، تا مانگێک دانا زۆربەی هەر زۆری ئەوانە بە 5 ڕۆژ هەفتەیەک 10 ڕۆژ ئازاری جسمەکەیان بەتەرەف دەبێت. خودی احتیاط بەشی جسمەکەی 5% 95% باری ڕۆحی و ڕەوانیە، باری فکریەوەیە. کەسێک کە ئاگاوێ بەر ئەوەکە مەسەڵەن ئەو خماری و ئازارەکەی مەسەڵەن کاتیە دەگوزەریە بێگومان تەحملشی دەکات کە مەسەڵەن خەیری ناکە بە 3 ڕۆژ 5 ڕۆژ هەفتەیەک دوای ئەو ئیتر ژیانێکی نۆرماڵ دەست پێ دەکاتەوە، یعنی هیوایەکی هەبێ، ئومیدێکی هەبێ. ئەمەش زۆر جار ئەگەر ئەو کەسانێکە خۆیان بە تەنیا ویستویانە تەرکی مەواد بکەن بەداخەوە دەرسەدێکی کەمیان مەوەفەق بوونە، چۆن بە تەنیا تەحملی هەموو ئازارە ناکەن. لازم ناکە ئەو هەموو ئازارە و تەنیایە و ترس و نیگەرانی وەحشەتە بە تەنێت تەحملی بکەن، دەتوانن داوای یارمەتی بکەن. ئێستا خۆشبەختانە یعنی ناوەندەکانی تەرکی احتیاط هەنا، مشاور هەیە، ئەزمموی جەهانی هەیە کە دەتوانین لەوانە تەجروبە وەربگرین کە کەسێک احتمادی پێ بکەن داوای یارمەتی لە خانەوادەیان بکەن، بێگومان دەتوانین یارمەتیان بکەن. ئەم ترسا یعنی کەسێک لە ترسی خماری و ئازاری جسمی نەیهەوێ دەسەن تەرکی احتیاط بکە، ئەمە بەهانەیە، چۆن ئەو ترسەی واقعی نییە. کەسێک ئاگابێ بەسەرەوە کە مەسەڵەن ئەزیەت و ئازاری خماریەکەی ئازاری جسمەکەی فقط 5% باخەکەی ڕۆحی و ڕەوانیە، ئەو وەختە یعنی جێگایەک نامێنێتەوە بۆ ترس. زۆر کەس کە کابران نەخۆش دەکەوێت دەست و پایشکە تەسادف دەکە ئازارێکی زۆری هەیە، بەڵام دەزانێت کە نامرێت چا دەبێتەوە، ئازارەکەی تەحمل دەکات و دکتۆریش یارمەتی دەکات بە مەسەڵەن بە داوا و دەرمانێکی مسەکن کە کەمتر ئازار بکێشێ. بۆیە ئەمن داوام لەو کەسانێکە دایانهەوێت تەرکی احتیاط بکەن بە تەنیا بۆ خۆیان ئەوەکە تەسلیم دەگرن، ئەوڵی قەدەمە زۆر مهمە، بەڵام حتمما داوای یارمەتی بکەن بۆ کە موفق بن. چەند دەرەجەی موفقیەتی ئەو کەسانێکە داوای یارمەتی دەکەن هەمیشە لەگەڵیان یعنی پاڵپشتیانن بۆ کە تەواو پرۆسەی یعنی تەرکی احتیاط بە موفقیت ئەنجام بدەن. دەرسەدی ئەمانە گەرچی ئەمانەش بە پێی خودی ئەو تەجروبەی ناوەندەکانی تەرکی احتیاط لە ئێران 50% تووشی لەغزش بوونەتەوە، بەڵام لەغزش بە مانای شکست نییە. لەغزش بۆ خۆی بەشێک لە بێهبوودی بەخرە تەرکی احتیاطە لەو مەسیرەیە لەو پرۆسەیە کە دەبێت تێ بکە. ئەگەر لەغزشی پەیدا کرد مادام کە نیگەران نەبێت بترسێت باسی بکە کەم، بەڵام لەغزشم پەیدا کردووە هەر لەو جێ دەتوانێت ستۆپی بکەن و کۆمەکی بکەن دووبارە دەست پێ بکاتەوە. یعنی بەرنامەکانی بێهبوودی بازپەروەری بۆەوە کە ژیانێکی ئاسایی دەست پێ بکاتەوە بە یارمەتی وەرگرتن لە دەوروبەری لە خانەوادە، لە پزیشک، لە ڕەوان پزیشک، لە مشاور، لە کەسانی کە تەجروبەیان هەیە دەتوانێت ئەو ترسیان بڕەوێنێتەوە. ئەو ترسە دەتوان بڵێن زۆتری بەهانەیە بۆەوە کە بڵێ من تەحمولیەوە ناکەم و هەر ئاوا دەڕۆم و ئیتر مەسرەفی مەوادەکەم دەکەم و دەگەڵی کەنار عادەتم گرتووە و مشکلات بەخەرە ئاگاشی لە مشکلاتی ڕۆژمەڕەی خانەوادە و کۆمەلگاکەی نییە. نادەبی ئەو کەسانە بگەڕێنەوە باوەشی خانەوادە و کۆمەلگا. ئەم کەسانە دەبێت دووبارە ینی ژیانەوە دەست پێ بکەن، ژیانەشی بەبێ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەست پێ بکەن.
نابی ترسیان لەوە هەبێ کە مەسەرن تووشی لەغزش دەبنەوە. بێگومان ئێستا ئیمکانات هەیە، یارمەتی هەیە، تەجروبە زۆرە، دەتوانن موفق من بە شتێک بۆ خۆیان داوای یارمەتی بکەن. وهروەها خانەوادە و کۆمەڵگاش یعنی ئەو بۆ چوونە غەڵەتەی کە مەسەن بڵە کەسێک محتاجە تازە مادام عمر هەر محتاجە بە کەس چانابێ مای سەرشۆری خانەوادەیە ئیتر لە فروشگایەک شتی پێ نافرشن دەری دەکەنە دەرەوە نابی ئەو ڕەفتارانە بکەن لەگەڵ ئەو کەسانە. احترام و کەرامەتیان ڕابگرن، شخصیەتیان ورمەکەن، یارمەتیان پێ بکەن. جاری وایە یەک لەبخەند دەتوانێت ئینسانێک لە مەرگ نەجات بێت، یەک لەبخەند پێکەن. ئەوە زۆر مهمە کە بە ڕوویشی کراوە بە لەبخەند بە یارمەتی لە عین حاڵدا جدی بن لەگەڵیان، جدی بن لەگەڵیان و پێیان بڵێن کە دەبی ئەمر ئاگا ینی وشیاران کەنەوە کە ئەو ڕەفتاری مثلەن لەغزش ئەو ڕەفتاری کە دەورانی احتیاط دەورانی مەصرف هەیان بووە دەبێت ئەو ڕەفتارانە بگۆڕن. ئەمەش بەتەنێ بۆ خۆیان ناتوانێت بگۆڕن. ئێستا زۆربەی هەر زۆری محتاجەکان لە ئێران تەنیا کەوتونەتەوە لە بیابان دەژین، لە کوچە و کۆڵانەکان دەژین. ئەمە کۆ دەتوانێت لە کوچە و کۆڵان دەفقەت لەگەڵ محتاج ینی شەو ڕۆژ دەیگوزارێنێ ماوای مەصرف دەکات. چی شانسێکی هەیە کە ئەمە بتوانێت لە وەزیەتە بێتە دەرێ؟ دەبێت شۆنە محیتەکەیان بگۆڕن، محیتێکی ئارامیان، محیتێکی سالمیان بۆ فەرهەم بکەن کە ئەمەش بەڕاستی وەزیفەی دەوڵەتە. بەداخەوە لە ئێران دەوڵەت کە نەتەنیا بۆ خۆی بێوەزیفە کردەوە بۆ خۆی ئاگاهانش ینی بانی هەموو بەدبەختی خەڵکە. بۆیە ئەو زۆر مهمە کە کۆمەڵگا و خانەوادەکان وشیار بن فشار بۆ دەوڵەت بێنن، ینی داوای ئاسایشگا بکەن، مەسە ئۆردوویەک دابنێن، ئۆردوویەک کە بتوان لەوێ ئەو کەسانی کە تەرکی احتیاط دەکەن مەسەن وەکو کارگایەکی چکۆلا کاریان پێ بکەن، شت تۆلید بکەن. لێرە شۆنێک ئەم کارم لێ دەکەن زۆربیان دەناژن بۆ شۆنانە بۆ باسە جێگایە کە پاکەتیان دروست دەکرد، پاکەتی مەسەن بۆ شرکەتایی گەورە شتیان بەڕە دەکەم سادر دەکەن یا بۆ دەرەوە ئەمانە چون پاکەتیان چا دەکەن کە ئەو کارایان لە دەست هات بەرحاڵ بەڵام ئەو ینی ئەو تەوەجوی بەوە دەکرد، ئەو ئێحساسی ئەوەی دەکرد کە دەتوانێت ئینسانێکی مفید بێ، دەتوانێت کار بکە، دەتوانێت لە مەصرفی مەوادی مخدر دوور بکەوێتەوە و تەرکی بکە، دەتوانێت دووبارە ژیانێکی ئاسایی دەستێ بکاتەوە. ئەم پرۆسەیە دەوڵەت یارمەتی بکە و کۆمەڵگا و خانەوادە یارمەتی بکە بێگومان ینی شانسیان زۆرترە بۆ کە لە وەزیەتە بێنە دەرێ. بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێران دەوڵەت نەتەنیا هیچ پشتیوانەیەکیان لێ ناکە بگرە حتا زۆر جار ئەو ناوەندانێکە یارمەتی محتاجەکان دەکەن مشکلیان بۆ ساز دەکەن، پیان تەحتیل دەکەن، شاریان بۆ دێنن، ئەزیەتیان دەکەن، دووبارە ینی مانەی کارەکانیان دەبن لە زیاتیەوە کە بۆ خۆیان مەسئولیەتی باسپەروەری محتاجانی ئێران کە بە میلیۆنها ئینسان بەداخەوە بە تایبەت جوان حتا منداڵ ژن تووشی بەڵام ماڵوێرانکەرەبوونە دەوڵەت هیچ مەسئولیەتێکیان لە مقابلدا قبوڵ ناکە و بگرێ پێشی خۆشە کە دەزانێت ئەگەر ئەو خەڵکە وشیار بێ دەگەڵ ئەو هەموو مشکلات و بەدبەختی و هەژاری و بێکاری و مصیبەتانێکە لە ژیاندا لە کۆمەلگادا دەوڵەت باعیسی بۆ تند و تیژی هەروە قبوڵ ناکە، خەبات دەکا، یعنی بۆ ئاندەی خۆی کارێک دەکا. دەوڵەت نایە کەسانە کارێک بکەن بۆیە بێتەفاوتە پێیان. بۆیە ئەمە وەزیفەی خانەوادە و کۆمەلگایە کە فشار بێنن بۆ دەوڵەت کە ناوەندی تەرکی احتیاط ینی خزمەت گوزارەکەیان ڕایگان بێن بۆ ئەو کەسانێک کە تەرکی احتیاط دەکەن، ئەو کەسانێک کە محتاجن نابی لە تەنیاییدا نابود بن. ئەمە فازەیەکی ئینسانیە بەڕاستی نەکرد بۆ نەسلی ئێستا بەڵکو نەسلی داهاتوش تووشی ئەم خەتەرە بوو، بەڵکو منداڵەکانیش بوونەتە قوربانی احتیاط.
زۆر سپاس هاوڕێ گەلاوێش بوو بەشداریبوونت لەم بەرنمەیە خۆ بێگومان کۆمەڵگا ئێستا گەیسە ئاستیا و ئەرکەکە بێ دەوڵەت دوباتە بەرەوە خۆیان ئەو کارە دەکەن یعنی لە هەر شوێنێکا کە ئەگەر کەسی گیر و دەبوو داوای یارمەتیکردن بدات بێگومان کۆمەڵگا یارمەتی دەدات. زۆر سپاس بۆ بەشداریبوونت دووبارە. بینەرانی ئازیز لێرە هاتیینە کۆتایی بەرنمەی ژیانەوە تا هەفتەیەکی دیکە و ژیانەوەیکی دیکە ماڵاوە.